بۆ ڕۆژی چوارەم قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان لە شاری هەولێر بەردەوامیان بە گردبوونەوە و ناڕەزایەتیەکانیاندا بۆ گێڕانەوەی دەرماڵەکانیان هەر لە سەرەتای گردبوونەوەکەشدا هێزە ئەمنیەکان بە ڕێگریکردن لە دەستگاکانی ڕاگەیاندن و فشار و بربەست دروستکردن و بڵاوپێکردنی قوتابیان تا دەستگیرکردنیان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵادا دەیان هەویست کۆتایی بە ناڕەزایەتی قوتابیان بهێنن، بەڵام قوتابیان سوور بوون لەسەر ئەوەی بە گردبوونەوەی هێمنانە داوای مافەکانیان بکەن. بۆچ؟ لە کاتی ڕووماڵکردنی گردبوونەوەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکاندا ڕێگری لە تیمی کەناڵی ئاسمانی پەیام کرا دیمەنی ناڕەزایەتیەکان بگوازێتەوە و دەیەوێت لە زاری ئەم قوتابیەوە دیمەنی ئەمڕۆی گردبوونەوەکانیان بگێڕێتەوە. خۆی لە میدیاکان قسەی گەورە دەکەن، دەڵێن مافی قوتابیانە و نازانم چی قسانە کەچی کە دێنە سەر ئەرز واقع شەرم کوێرم کەس ناپارێزم لە هەر هەمویان دەدەن حساب لەوەیەک کەسی ناکەن لە چ دەترسێن لە چاکی دەڵێن هەتانە دوو هەندی قوتابیان هێزیان هەبوو لەو قەلەمەی دەترسێن کە دەزان شتەش پێ دەکرێت. ئەمە خوێندکارین، ئەمە خۆیپشاندەرین، ئەمە تێکدەرنینە، داوای مافەچ خۆمان دەکەین، داوای مافی خۆمان دەکەین، داوای حەق خۆمان دەکەین، بەڵام نازم زۆر ترساون هیچ تون و تووشمان بەکار نینە بێجگە لەوان هەرچی دەیانگر لەیان دەبێت بخم لە قوربانیەکانم. لە دیمەنەکانی ئەمڕۆدا بەڕوونی هێزێکی زۆری ئەمنی لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆ و پەیمانگاکاندا دەبینران بۆ کپکردنی دەنگی ناڕازی و کۆتایی هێنان بە گردبوونەوەکان. ڕۆژنامەنووسێکیش نمونەی حکومڕانی ئێستا بە حکومڕانی ڕژێمی بەحث دەهێنێتەوە لە بەکارهێنانی هێزێکی زۆر بۆ سەرکوتکردنی قوتابیان و ڕێگریکردن لە دەستگاکانی ڕاگەیاندن. 35 ساڵی حکمی بەعسیەکان هەر لە 1968 هەتا ساڵی 91 ئێمە تەنها شتێکمان بینیوە لە حکمی عسکەری بەعس لە حکمی ئەمنی بەعس ئەویش ئەوە بووە کە هێز بەکارهێنراوە، عسکەر بەکارهێنراوە، سەرباز بەکارهێنراوە، هەواڵگری و دەستگا ئەمنیەکان بەکارهێنراون بۆ سەرکوتکردنی خەڵک، بۆ سەرکوتکردنیش لەناو ئەوانەدا بەرامبەر بە هەستیاترین توێژی کۆمەڵگا کە قوتابیانن کە خوێندکارانی زانکۆن. بۆیە ڕێک ئەم مۆدیلە ڕێک لە ئەو دەکات و کۆپی ئەوە بە دوواداچوون بۆ بابەتێکەوە ئەو قوتابیانی ڕفێنراون و دەستگیرکراون ژمارەکان نادیارەنجا بۆەوە پەیوەندیمان پیانەوە کرد هەم بە بەڕێوەبەری پۆلیس هەولێر هەم بە پارێزگاری هەولێرەوە، بەڵام هیچیان لێدوانیان نەدا و ژمارەکان ئاشکرا نەکرد. هەروەها هۆی دەستگیرەکە دیارەکە خۆپیشاندانە، بەڵام نیانگوی بۆ چێتە ئێستاکان هێشتراونەتەوە. ئەوان ئەڵێن وەڵامەکە لە دادگاوەڕەوە، بەڵام ئەوان ئەو قوتابیان لێکۆڵنەوە لەگەڵ نەکراوە تا گەیشت بێتنە دادگا و لەوێ وەڵامە کۆربگرینەوە. ماوەی چەند ڕۆژێکە لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان گردبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام دەدەن بۆ گێڕانەوەی دەرماڵەکانیان. بەوتەی قوتابیان بێت حکوومەتی هەرێم لە بری دۆزینەوەی ڕێگەچارەیەک و گێڕانەوەی مافەکانیان پەنای بۆ جوڵاندنی هێز بردووە بۆ سەرکوتکردنیان و کۆتایی هێنان بە گردبوونەوەکانیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.